بەهۆی ئەو پەیوەندی و پێکەوەژیانەی کە لە نێوان مەسیحەکانی دانیشتووی گوندی هەرمۆتە و موسڵمانەکانی شاری کۆیەدا هەیە، هەردوو لا ڕێز لە بۆنە و ڕێڕسمە ئاینەکانی یەکتر دەگرن و ئەو پەیوەندیانەش لە مانگی ڕەمەزان و جەژنەکاندا زیاتر ڕنگدانەوەیان هەیە. ئێمە کوردستان لێرە مەشهورە بە پێکەوەژیان، ئێمەش هەر فەرعێکن لەو کوردستان، هیچ فەرقێکمان نەبووە لەگەڵ ئیسلامەکان لێرە لە هەموو بۆنەیەک و لە هەموو خۆشی و ناخۆشیەکە ئێمە بەشداری یەکتر بووین. ئێمە کە بەس گوندێکین دیێرکانە، زۆربەی برادەرەکانمان هەر خەڵکی کۆیە ئەو شارانە هەموو ئیسلامیشن. ئەم گوندە مەسیحینشینە لە کاتی بۆنە و ڕێڕسمە ئاینیەکانی خۆیاندا جلوبەرگ و خواردنی تایبەت بە خۆیان هەیە، بەڵام لە زۆربەی کاتەکانی تردا ئاخاوتن و خواردنەکانیان کوردیە و جلوبەرگی کوردی دەپۆشن و منداڵەکانیشیان بە زمانی کوردی دەخوێنن. لەو گوندەدا زیاتر لە 27 خێزانی موسڵمانیش نیشتەجێ بوون. زۆر پەیوەندێکی بەهێزمان هەیە. بۆ نمونە ئەگەر ئەوان جەژنیان بێت ئێمە دەچین سەردانیان دەکەین و جەژنە پیرۆزەیان لێ دەکەین. وەگەر ئێمە جەژنمان بێت ئەوان بە هەمان شێوە دێن جەژنە پیرۆزەمان لێ دەکەن و هەروەها لە خۆشی و ناخۆشیدا لە تازیەکان لە خۆشیەکان لە هەمووان وەکو یەک بەشدارین لەگەڵ یەکدا. دەتوانم بڵێم پەیوەندێکی وامان هەیە زۆر کەس هەست پێ ناکە کە ئەمانە مەسیحین و یاخود ئێمە ئیسلامین. مێژووی هاتنی مەسیحیەکان بۆ ئەم سنوورە دەگەڕێتەوە بۆ پێش فتوحاتی ئیسلامی و هەڵبژاردننی ئەم شوێنش لەلایەن مەسیحیەکانەوە دەگەڕێتەوە بۆ ڕێزگرتنی خەڵکی کۆیە لە سەرجەم ئاین و نەتەوەکان. ناوی هەرمۆتەش بە پێی یەکێک لە بۆچوونەکان دەگەڕێتەوە بۆ ئەرض المەوت بەهۆی ئەو کوشتارێک کە لە کۆندا بەسەر دانیشتوانی ئەم گوندەدا هاتووە. بوونی مەسیحیەکان بۆ مێژوویەکی دێرین دەگەڕێتەوە. ئەو کاتێک ئاینی مەسیحی پەیدا بوو، پاشوی بە 50 تا 6 ساڵێک ئاینی مەسیحی گەیشتە کۆیە و بە تایبەتی هەرمۆتە. لەبەرەوەی مێژووی دێرینی هەرمۆتە زۆر کۆنترە لەوە مێژووی ئەو مەسیحیانەی کە ناو کۆیەنە. ئەو پەیوەندیانەی کە ئێستا لە نێوان مسلمانانی کۆی و دەوروبەری لەگەڵ مەسیحیەکان هەیە بە نمونەیەکی جوان و پرشنگدار وەسف دەکرێت. گوندی هەرمۆتە 2 کیلۆمەتر لە خۆراوای شاری کۆیەوە دوورە و لە ئێستادا ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 1000 کەس دەبن. لەم گوندەدا جگە لە کڵێسایەک مەزارێکی شەیە کە ڕێوڕسم و بۆنە ئاینیەکانیان تێدا ئەنجام دەدەن. ساڵانەش ژمارەیەکی زۆری مەسیحی لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراقەوە سەردانی مەزاری مەربێنە قەدیشە دەکەن کە دەکەوێتە گوندی هەرمۆتەوە. خالید محەممەد، NRT کۆیە.